وەک ئەبینن من ئەمڕۆ لە بەردەم خوێندنگەیەکی بنەڕەتیم خوێندنگەی بەرانانی بنەڕەتی بە خۆشحاڵیەوە سەرەتا ئەمێ ئاماژە بۆ بکەم کار و چالاکیەکانی منداڵ پارێزی کوردستان هەمیشە و بەردەوامە لە خزمەتی منداڵانی ئەزیزە منداڵانی چاوگەش منداڵانی بەهرەمەند کە بتوانێت بەهرە و توانەکانی منداڵان زیاتر دەربخان هەر بۆیە لە میانی ئامانجەکانیشی یەکێک لە پرۆژەکانی دروستکردنی با بڵێن کۆمەڵێک تابلووی جوانە کە ئێستا لە پشتی منیشەوە هاوکارم وێنەکان ئەگوازێتەوە دروستکردنی چەندین تابلۆی با بڵێن خۆپارێزی لەگەڵ ئەوەشە تابلۆی مافەکانی منداڵانە کە هەمیشە و بەردەوام گرنگە بە هەندی وەرگری مافەکانی منداڵان و لای دایکان و باوکان گرنگی پێ بدرێت جا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم پرۆژەی کە منداڵ پارێزی کوردستان هەرجارەی خوێندنگەیەک بەسەر ئەکاتەوە و نەخشاندنی با بڵێن دیواری خوێندنگاکانی ناوشاری سلێمانی و دەرۆی شاری سلێمانیش و هەم قەزا و ناحیەکانیش بەسەر ئەکاتەوە ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا سەلام حەمادی مامۆستا گیان بیتە لای من بەڕێزانۆک و دەستی بەڕێوەبەری پەروەردەی هونەری لا منداڵ پارێزی کوردستان لەگەڵ مایە سڵاو لەبێت بەخێر بێن سەر چاوم زۆر سوپاس هەربژێت مامۆستا سەلام با هەر لەوە دەست پێ بکەین ئەبینین خوێندکاران جمجۆڵێکی زۆر باشیان هەیە پێم خۆشە ئامانجی ئێوە چی بوو لە دەستنیشانکردنی ئەم پرۆژەیە لە خوێندنگی بەرانانی بنەڕەتی کە ئەمە یەکەم پرۆژەیە دەستان پێ کردووە بەخێر بێن سەر چاو بێگومان ئامانجمان ئەوەیە کە ئەمەی کە لە نەخشاندنی دیواری خوێندەکانی شاری سلێمانی و دەوروبەری خاڵی سەرەکیمانەوەیە کە خۆپارێزیەکان بە خەڵک ئاشنا بکەین ئێمە ئەم شوێنانمان هەڵبژاردووە ئەمە سەر شەقامی سەرەکیە کەسانێکی زۆر لێوەی ئەڕوا و بۆی کەوا خەڵک عنی لە خۆپارێزیەکان بەدەر لەوەش مافەکانی مناڵان بۆ نمونەمە مادەی 12 لە مافەکانی مناڵان کەسان ئاشنا بکەین بە مافەکانی مناڵان بۆی کەوا زیاتر کەسانی خۆمان ئاشنا بکەین بە مافەکانی مناڵان ئێوە ستافەکەتان چەند ستاف هاتوون لەگەڵتانە بەژاریان کردووە لە نێو ئەم پرۆژەیە و خوێندنگاکانیش کیو بەسەر ئەکەنەوە بۆ ئەم پرۆژەیە لە ڕاستیە ئەمەی کە ئێستا ئیشەکەن هەمووی خۆبەخشن هەمووی خۆبەخشی کازیوەکانن ئێمە 7 پرۆژەمان کاری کردووە 7 پرۆژە 6 کازیوە لە ناو شاری سلێمانی و کازیوەکانی دەرەوەی بازیان و چوارتاش لەگەڵ کازیوەی حەسارمان هەیە لە شاری کەرکووک ئەوانی هەڵساون بەم ئیشە 40 ستاف بەشداری کردو بێ لە خوێندکارەکان 40 ستافی خۆمان بەشداری کردو لەبێ لە شانزەی سێوە دەستمان پێ کردووە ئەمە قۆناغی یەکەمە هەتا ئەمڕۆ بەردەوامین قۆناغی دومیش هەوڵین لە هەموو قوتابخانەکانی شار و دەوروبەرەوەی کەمەوە هەموو دیوارەکان بە تابلۆیانە بنەخشێرین مامۆستاگیان با بەس لەوە بکەین ئەبین سکێچی زۆربەی ئەو وێنانەی کە ئەمڕۆ خوێندکاران لەگەڵ ستافی ئەزیزی منداڵ پارێزە وێنەکان ئەکێشن پێشن با بڵێن ستافەکە سکێچی تەواوی وێنەکانی کێشاوە منداڵان هاوکاریان ئەبن لەگەڵ ئەوەی کە من وێنەکان بەباشی تاوکەن بێگومان مناڵەکان هاوکارن یعنی زۆر بە خۆشحاڵیەوە کە سکێچەکان بۆ کێشتێت شوێنەکان دانراوەکەوە ئەوان چی بکەن هەرێکە و بە ڕەنگێک و بە شێوەیەکی تر ئەینەخشێنێت مامۆستاگیان هیچ پامێکی ترە نەما من ئەمێ بچمە لای خوێندکاران زۆر سپاس دەستان خۆشێ بەخێر بێت مامۆستا سەلامگیان بەڵێ وەکو مامۆستا سەلام ئاماژەی پێ کرد کە ئەمە یەکەم پرۆژەیە کە ئەمڕۆ لە نێو خوێندنگەی بەرانانی بنەڕەتی خوێندکاران لەگەڵ ستافی منداڵ پارێزە دەستیان کردووە بە نەخشاندنی زۆرێک لەو وێنانەی کە گوزارشن لە خۆپارێزی و مافەکانی منداڵان وەکو ئەوی بینن ئەم خوێندکارە چاوگەشانە لێرن کچی جوان چۆنی دادێ چۆنی باشم سپاس پێم بڵێ ئەمڕۆ تا چەندێ دڵخۆش بی کە هاتی بۆ خوێندنگە ئەم ستافی منداڵ پارێزە بینی بانی تۆیان کرد وتیان وەرە لەسەر دیوارەکە چەند نەخشاندنێکی زۆرێک لە مافەکانی منداڵ و خۆپارێزیە نەخشێنی لەسەر دیواری خوێندنگە زۆر دڵم پێی خۆش بوو کە ئێوە هاتن زۆر حەزم لە وێنە کێشانە و هەروەها من وێنە کێشان بەلای منەوە کاتێکە وێنە کێشم هەستی ناو مێشکم دەرەبڕم ئافرین مافەکانی منداڵ ئەوەی کە بۆنە لەگەڵ هاوڕەکان تا بەیەکەوە وێنە بکێشن مافەکانی منداڵ ئەوەی کە با بڵێن دایکان و باوکان کەسانی دەوروبەرگێ لە ئێوەی منداڵ بگرن تۆ تا چەنددا حەز ئەەکەی ئەم مافی کە لەسەر ئەم دیوارە ئەینەخشێنی لەگەڵ هاوکاری منداڵ پارێزە مافێک بکە بە هەند وەرگیرە بەڵێ ئەمەوێت مافی قسەکردنمە بێت و مافی وێنە کێشانیش ئێستا چی کێشادی پێم بڵێ ئێستا من ئەمەم تۆخ کردەوە و منداڵێکە دڵی خۆشە لەگەڵ هاوڕەکانیە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس ئەم کوڕە جوانە شێرە بزان قسەم بۆکە کوڕی جوان چۆنی باش تۆ لە پۆلی چۆن بووی
باشە لە خوێندنگە لە قوتابخانە زیرەکی بەڵێ باشی بەڵێ ئافرین جێگەی دڵخۆشیشە پابەندی ڕێنمایە تەندروستیەکانی ماسکیشە بەسەوە وایە بەڵێ یەکێک لە وێنانی کە ئەمڕۆ ئێوە ئەیکێشن خۆپارێزیە دیژی ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵ مافەکانی منداڵان تا چەندێ گرنگە منداڵانی تریش چاو لە ئێوەی منداڵانی بەهرەمەندکەن بێن ئەم وێنانە بکێشن وەڵای گرینگە ئەوە خۆشمان پارێزی ئەی تۆ چی و کێشادی پێم بڵێ من داگم لە سەرکێشات بەمە تۆخکەم قوربان دەست خۆش بە فەرمو خەریکی تابلۆگەتان بن بەڵ خۆشەویستان وەکو ئەبینن خوێندکاران بە جۆش و خڕۆژێکی زۆر باشەوە لێرە لەگەڵ سافی منداڵ پارێزە خەریکی وێنە کێشانن لێرەش ئەبینین بەشێکی تابلۆکان گزارشە لە خۆپارێزی دیژی ڤایرۆسی کۆڕۆنا کە هیوادارین تەواوی ئەو خوێندنگایانە لەجات ئەوەی کە لەسەر دیواری خوێندنگاکان با بڵێن بە کۆمەڵێک بابەتی نەشیا و دیوارەکان ناشرین ئەکەن یاخود هەندێک بابەتی ڕکلام لەسەر دیواری خوێندنگاکان ئەبینێ ئەگەر بێت و بەم وێنانە گزارشتی لێ بکرێت زیاتر و زیاتر خوێندکار خوێندنگەکەی خۆش ئەوێت یاخود خوێندنی زیاتر خۆش ئەوێت و زیاتریش وێنەکێشێکی باشی لێ دەرئەچێت ئەم سافەش لێرەن زۆر سەرقاڵن چۆنن خوێندکارە ئازیزەکان تۆ باشی باشیت مەشغوڵ بووی چاکر ناوچی بوو تۆ شارۆ سامون شارۆ بەڵێ کاکە شارۆ تۆ لە پۆلی چۆن بووی شەش ئافرین ئەم ساڵە بێ خوێندنێکی باش بکەی بۆی نمرەیەکی باش بەدەستێنی وایە تو وێنی چیت کێشە ئەمڕۆ تا چەندە لەگەڵ ئەم پرۆژەی منداڵ پارێزا بووی ها وەڵی ئەو دەمامە کوشتانە لەبەرەوەی کە خەڵک دەمان بکاتە دەمی و ماسکەکە شروع بەسە تا چەندە چی بە خوێندکارانی خوێندنگاکانی تر ئەڵەی کە هاوکاری ستافی منداڵ پارێز بن لە ئەنجامدانیان پرۆژە هیوادارم خۆیان پارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا و دەمامک لە دەمکەن و خۆیان پارێزن زۆر باشە زۆر باشە دەست خۆش بێت ئەم خوێندکاری تریش ئەدوێنم چۆنی باشی بەڵێ تۆ ڕەنگی پەمەیت زیاتر لەسەر وێنەکان نەخشاندووە زیاتر حەز لە ڕەنگی پەمەیە ئەرەوەڵە ئەی دوایی گزارشتی ئەم وێنەیەت بۆ ئێمە بۆ بینەرانی دەرخە ئەمە گزارشتە لە چی ئەمێ وەڵای خۆیان بپارێزە لە ڤایرۆسی کۆرۆنا خۆیان بپارێزە لە ڤایرۆسی کۆرۆنا تا وەعزە کوردستان باشتر بێتەوە تا چەندە گرنگە خوێندکارانیش لەسەر دیوارەکان هەندێک جار ئەبینین هەندێک لە خوێندنگاکان ئەوەی جێگەی نیگەرانیە شتی نەشاو لەسەر دیوارەکان ئەنووسنیان دیوارەکە ناشرین ئەکەن ئەگەر بێت و بەم وێنانە جوانی بکەن خوێندنگاکەشیان جوانترە بێت و ئەڵێکی وەڵای هیوادارم شتی ناشرین لەسەر دیوارەکانی مەکتەب نەکەن چونکە مەکتەب سوودێکی زۆری بۆ ئێمە هەیە بە قوربان دەسەکانە خۆش بێت زۆر سپاس ئەم ستافی منداڵ پارێز لێرێ خەتون گیان سلااو لەبێ سڵاو لە تۆش سپاس خۆش سپاس بەڕێزت تا چەندە هاوکاری خوێندکاران ئەبیت کە تا بتوانن زیاتر خوێندنگایان لە خۆشەویست بێ زیاتر وانی وێنە کێشانیشیان با بڵێن وانی هونەریان لە خۆشەویست بێت لە ڕێگەی کێشانی ئەم تابلۆیانە لەسەر دیواری خوێندنگاکان بەڵێ ئێمە وەکو ستافی مناڵ پارێز کازیوەکان بە تایبەتی هەستاوین بەوەی کە ڕێنمایەکان بە شێوەیەکی هونەریانە بگەینین بە مناڵەکان هەم وەکو ئەوەی کە وێنە کێشان و ڕەن لای مناڵەکان هەبێ لەگەڵ ئەوەشە مناڵەکان زیاتر ئێمە کە خۆیان ئەهێنینە ئێرە بۆ ئەوەی زیاتر خۆیان ڕەنەکانمان لەگەڵا بکەن بۆ ئەوەی کە هەم بزانن کە هونەری وێنە کێشان ئەتوانێ پایان بگەێنێ لەگەڵ ئەوەشە ڕەنەکان بەکارهێنن ڕەن مانای مناڵ و واتای جوانی و ئەتوانن پێکەوە بە هەردوو لامان شتێکی جوان دروست بکەین مامۆستا سەلامیش ئاماژێ پێکرد کە ئێوە سکێچی تەواوی وێنەکانتان لەسەر هەریەک لە دیواری خوێندنگاکان ئەنەخشێنن دوجار ئەم خوێندکارانە بە کۆمەڵێکە ڕەنگی جوان جوان ئەوەی کە خۆیان حەزی لێ بکەن لەبەری دنیای منداڵ ڕەنگە و ڕەنگە گزارش دەکەن لە تەواوی وێنەکان کەواتە ئەمان تەنیا ڕەنگەکان بۆ سکێچی تەواوی تابلۆکانی ئێوە نەخشێنن لەبەرەوەی سکێچ تۆزێک بۆ مناڵەکان قورسە بێت ئەوان ناتوانن سکێچی وێنەکان بکەن ئێمە ئاسانکاریمان بۆ کردن سکێچەکانیان بۆکەین ئەوانیش ڕەنگەکان ئێمە یعنی ئاماژیان پێکەین ئەمە ئەوەیە ئەوەیە ئەوانیش ڕەنگەکان هەڵەبژێرن و ڕەنگیەکەن لەگەڵمانە
زۆر باشە جاوەک ئەبێنم ئەم خوێنکارانە زۆر خۆشیانەیە ئەم کچە جوانش لێرەیە کۆمەڵێک ڕەنگی زۆر جوانی تێکەڵ کردووە لەگەڵ با بڵێن لە تای ئەو وێنانی کە ئەمڕۆ لەسەر دیواری خوێندنگاکانە بینرێت چی جوان با بێمە لای تۆ چۆنی بە قوربان باشم شکر تۆ ناو چی بوو هایمە گیان ئەبینم کۆمەڵی ڕەنگی جوانە تێک هەڵاو کردو تو حەز لە وێنە کێشانە بەڵێ زۆر حەزێتی بەڵێ لە منداڵی و حەزلی بووە بەڵێ ئافرین ئەی لە تەواوی با بڵێنەها خوێندنتە تا چەندە گرنگی بەوانەی هونەر ئەیە لە نێو خوێندنگەکەتانە زۆر من ئاینی پێدەدەم گرنگی پێدەدەم چکە ئەو ڕنگانە کە باشن دەبێت بزانین کە مەسەرن ئەمە بۆچی دەبێت مەسەرن نەکو ئەمە نەزانین بۆ مەسەرن بۆ جلەکە بێ نەگونجە لەگەڵ یابێ زۆر دەرگیزکەی لەگەڵ یابەیە کە جلەکە لەگەڵ یا بگوجێنی ئێستا پێم بڵێ وردە وێنەکە شپکێشە قسەش لەگەڵاکە ئەمە ئێستا چ ڕەنگێکی تربان بۆ نەخشێنی ئەمە کە ئەمە ئێستا دەموچاوی بۆیە دەکەم ئەمە ڕەنگی پێستە لەگەڵ یادەگونجێ زۆر ئێستا بەمە زۆر پڕی دەکەینەوە بۆیە تا بێ ڕێک وەکو خۆی بێت دەست خۆش بێت ڕەنگێکی جوان کە و دواییەمەوە بۆ لاشان بزانم وێنەکەتان بە کێو گەیشتەوە باشە دەست خۆش بێت بە ئومێدی ئەوەی بەردەوام بن لە وێنە کێشان دەست خۆت بەڵێ ئازیزان وەکو ئەم خوێنکارانە تەواوی ئەو تابلوانەی کە یاخوتاوی ئەو وێنانی کە لەسەر دیواری خوێندنگەکە کە ئەمڕۆ بە شازێکی ڕاستەوخۆ کاکەمال وێنەکانمان بۆ ئەگوازێتەوە چەندین وێنەی جوان چەندین وێنە کە گوزارشتە لە دنیای منداڵ لە مافی منداڵ کە منداڵ بیرمان نەچێت کە چەندین مافی هەیە مافی خوێندنی هەیە مافی ئەوەی هەیە کە بۆ نمونە دایکان و باوکان کەسانی چواردە وەرگوێی لێ بگرن مافی ئەوەی هەیە ئازادیکی تەواوی هەبێت یاخود لەگەڵ هاوڕێکانیان لەگەڵ تەواوی خوێنکارانی هاوڕێیە بتوانن هەر بەهرەیەکیان هەبێت هەر توانایەکیان هەبێت ئێمە بتوانین پشتگیری و هەماهەنگیان بکەین و ئەوەی جێگەی دڵخۆشیشە سافی منداڵ پارێز تەواوی خوێندنگاکانی ناوشاری سلێمانی وەکەوەی من ئاماژەم پێکرد بەسەری ئەکەنەوە هەم دەرەوەی شارەکان و قەزا و ناحیەکانیش تەواوی دیواری با بڵێن چواردەوری دیواری خوێندنگاکە ئەنەخشێنن کە ئێستا نیوەی سکیچی باڵێن تابلۆکان تەواو بووە ئەم خوێنکارانش هاوکاریان بوون لەگەڵیانە ڕەنگە لە درەنگانیەکە تەواوی دیوارەکە بنەخشێنرێت بەڵام ئێستا نیوەی ئیشەکە بە کۆتا گەیشتووە ڕەنگیشی ئەکەن خوێنکارەکان ئەم کچە جوانانش لێرن ئێوەش قسەم بۆ بکەن چۆنن باشین بەڵێ ئەی ئافرین تۆ ناوچی بوو ئانی بەختیار ئانی گیان تۆ حەز لە چ وێنەیە کە بینەخشێنی من وەکو لە دیواری مەکتەبەکانە وێنەیەکمان کێشاوە کە زانیاری لەسەر ئەم قوتابیانی کە لە مەکتەبی بەرانانن زانیاریان پێگەێنێ لەسەر دیواری مەکتەبەکە تو چ مافێکی منداڵی خۆت حەز ئەەکەی زیاتر لەسەر دیواری خوێندنگاکەت بنەخشێن حەزەکەم مافێکم هەبێ وێنە بکێشم لەسەر دیوارەکان وێنەی جوان پێ بم گرنگیشی بە وێنە کێشان چەند وێنە و کێشاوە ئەم دیوارانم کردووە وە خۆشم دەستی وێنەم هەیە جوانە ئومێدی ئەوەی ببی بە خوێنکارێکی بەهرەمەندی وێنەکێشی زۆر باش دەستخۆش بە قوربان خەریکی وێنەکەت بە دەستەکانە خۆش بێت چه خوێنکارێکی تریش با بدوێنەم زانم کامیان لەمانە قسە ئەکەن جا مەشغوڵی وێنە کێشانیشن منداڵ کە ئەچێتە ناو دنیا ڕەنگا ڕەنگەکەی خۆیەوە ئیتر تەواوی کارەکانی لا خۆشەویست ئەبێت ئەدی با بزانین وێنەکەتان بە کۆتا گەیشتووە کچی جوان ئەدی تۆ زۆر ئەم لا بزان چیتان کە ئەی ئافرین زۆر باشە ئەو تۆ کۆتایی وێنەکەت تەواو کرد بەڵێ شو کرد وەڵا بجامەی کوڕەکەم بۆیەکە زۆر جوان دەرچوو بەڵێ زۆرشمان حەزێ بوو کە دیوارەکە ڕەنکەین بە هیوای دڵخۆشیمان بێت تۆ تا چەندە گرینگە بۆ نمونە لەگەڵ منداڵانی هاوڕێتە کۆ ببنەوە دیواری خوێندنگاکان بنەخشێنن وەڵا ئێمە زۆرمان حەز لێە کە ئێمەش هەڵبژاردراین زۆر دڵمان خۆش بوو هەمومان هاچین دیوارەکانمان بۆیە کرد دڵمان زۆر خۆش بوو گیانەکەم خەریکی وێنەکان بن بەڵێ خۆشەویستان
وەکو ئەی بینن لێرە لەسەر دیواری ئەم خوێندنگەیە منداڵان بەدەست و پەنجەکانیان بە بەڵێن ستافی تەواوی ستافی منداڵپارێزی کوردستان کە لێرە ئامادەن ئەمڕۆ ئەم خوێندکارانش هاوکاریان بوون بەڵێن لە تەواوی نەخشاندنی ئەو وێنانی کە ئەمڕۆ لەسەر دیواری خوێندنگەی بەرانانی بنەڕەتی کە بەڵێن ئەم خوێندکارانە قۆناغی 5 بوون بەشداریان کرد بە ئومێدی ئەوەی تەواوی خوێندنگاکانی تریش ئەم پرۆژەی تیا بکرێت لەبەرەوەی پرۆژێکی زۆر جوانە پرۆژەیە کە بە هەند وەربگیرێت تاوکو دیواری خوێندنگاکان هەمیشە بە نەخشاندنی دەست و پەنجە ڕەنگینەکانی منداڵان بنەخشێنرێت بە وێنەی جوان نەک بە کۆمەڵێک کاری نەشیاو کە لەسەر دیوارەکان ئەنەخشێنرێت.